بێگومان ئەوەی کە ئەیبینین ماوەیەکی زۆرە ئەو کێشانی کە لە ناوچە جێناکۆکەکان دروست دەبێت بە تایبەتی کێشێکی زۆر بۆ پێکهاتەی کورد دروست دەکرێت. دوایینیان بینیمان دوێنێ کە عەرەبە هاوردەکان هاتبوونە ناحێ سەرگەران و جوتیارانی ئەو ناوچەیان بێزار کردبوو بۆی کە دایانی جارێکتر بگەڕێنەوە سەر ئەو زەویانەی کە زەوی خوانەوەوە گەڕێنداوەتەوە بۆ جوتیارانی کورد بەداخەوە پێکدان ڕوویدا لە نێوانیانە و هێزە ئەمنیەکان بڵێن هاتوونەتە ناو بابەتەکە و کۆتاییان بە بابەتەکە هێناوە هەرچەندە تێبینی هەیە لەسەر ئەو هێزانی ئەوێ کە زۆر جار دەڵێن پشتگیری لایانی عەرەبەکانەکەن لە دژی کوردەکان. هەروەها لە کەرکووکیش قایمقامی ئەو شارە بە بێگەڕانەوە بۆ هیچ نووسراوێکی ڕسمی ئێستا هەندێک لەو خانوانی کە وا ناونراوە بە زیادەڕۆ بەڵام خانووی چەند ساڵە کوردەکان لەو گەڕەکانە نیشتەجێن ئێستا ئەو خانوانە بەبێ ئەوەی کە نووسراوێکی ڕسمی هەبێ قایمقام دەستی کردو بەم بابەتەوە ئەو خانوانە دەڕوخێنێ هەرچەندە هەنگاوی بەرامبەر بە خانووی گەڕەکە عەرەبەکانیش کردو بەڵام عەرەبەکان هاتنە سەر خەد و ئەم بابەتیان ڕاگرت بۆی کە ئێمە قسە بکەین لەسەر کۆی ئەم بابەتانە ئێستا لە ستۆدیۆ میانداری بەڕێز فەخرەدین محەممەد چاودێری سیاسیمان کردو کاک فەخرەدین بانی باش بەخێر بێ. سەرەتا با بزانین ئەم ناکۆکیانە بۆچی بەردەوامی هەیە لە ناوچە جێناکۆکەکان بۆچی بە بەردەوام کورد لەو ناوچانە کێشەی بۆ دروستەکرێت. دەستخۆشبانیەوە باش بینەرانی کورسات نیوز باش دیارە بێگومان بابەتی مانەوەی یاڵپەساردنی کێشەکان و چارەسەر نەکردنیان پەیوەندی بۆ ڕووی سیاسەوە هەیە کە لە دوای 2023ەوە حاکمیەتی لە دەسەڵاتی عێراقی گرتە دەست حاکمیەتی دەسەڵاتی دوای 2023 ئەگەر گۆڕانکاریەکی ڕتوشی بێ یان گۆڕانکاری بێ لە دەموچاوە بەڵام گۆڕانکاریەکی جەسری لە تێڕوانینی بە تایبەت ئەسەرانی عەرەب نەبوو بەداخەوە بۆ چارەسەرکردنی کێشەی عێراقیەکان بەگشتی چی تا ئەم چرکە ساتەش هەرێمی کوردستانیانی کورد لە باشووری کوردستان سەرکردایەتی سیاسەکەی بەو ئاراستەیە یان بەو ڕسمیاتە نەیوتوە کە ئێمە کوردستان لە عێراق جیاکەینەوە واتە کێشەکانی عێراق کێشەی هەموو عێراقا کێشەکانی کورد لەگەڵ عێراقا یان لەگەڵ وەغدای کێشەی هەموو عێراقا ڕوئیەک بۆ چارەسەری جەسری نێوان پێکاتەکانی عێراق نەبووە ئەوەندەی کات کوشتن بۆ بە تایبەتی کێشەی کورد لە ناو عێراقا ڕەنگە جگە لەوەی کاریگەری هێزە سیاسەکانی عێراق بەسەر ئەم کێشەیە ڕوئیان ئێشندایان بۆ تێڕوانینیان بەرامبەر کێشەی کورد ڕەنگە باگراوندی دەرەوەی عێراقیشی لەگەڵ بێتشی هەر کاتێک کێشەی کورد لە یەکێ لە پاسەکان بەرەو چارەسەیری دەڕوا وڵاتانی ئەقلیمی کاریگەری دروستەکان گوشار دروستەکان لەسەر ئەو شوێنەوە ئەو وڵاتە بۆەوەی بەڕاستی کێشەی کورد چارەسەر نەبێ و دوای 2023 ئەگەر بێت و عێراق بیتوانێت لە چوارچەوەی دەستور و لە چوارچەوەی اتحادی فیدرالیە کێشەی کوردی چارەسەر کردایە هەرێمی کوردستان هەرێمێکی یەکگرتوو لە ناو دەوڵەتی اتحادی استقلالیت لە منتیقەی هەبوایە ئەوەندەی تواناکان بۆ شەڕ و ململانێ و کێشە مەشاکل و یەکتر تۆمەتبارکردن و یەکتر پایەماڵکردن بەهدەر دەچوو زیاتر لەوە ئیمکانیاتی ئەم وڵاتە توانەمادی مرۆیەکانی بۆ ئاودانکردنەوە بۆ پێشخستنی عێراق بوو ئەمە ڕەنگە وڵاتانی دەوروبەر زۆر پێی مرتاح نەبن یان هێزە سیاسی و ئەکتەرە سیاسەکانی ناو عێراق لە ئاستی ئەم مەسئولیەت و ئەنتمحانە بن بە خەڵکی عێراق بۆیە ئەم کێشانە باگراوندی خۆڵ و بەڕاستی فاکتەری زۆری لە پشتەوەی بۆی چارەسەر نەبن. مەسەڵەن بۆ نمونە هەنگاوێکی لەوەی کە ئەیبینین لە کەرکووک دەگیرێتە بەر ڕاستە هەنگاوەکە بڵێن باز لەوە کرێت کە خانووی زیادە ڕۆ لێلا بەڵام ئەو خانوانە خۆتەزانی لە دوای 2023ەوە کە هاوڵاتیانی کورد گەڕاونەتەوە کەرکووک و هەندێک لە شوێنە گەڕەکە عەرەبەکانی ژیانی ئەم خانوانە دروست بڵێ بەڵام بۆچی قایمقامی کەرکووک بەم شێوەیە ینی بەبێ ئەوەی کە نووسراوێکی ڕسمی هەبێ ئەم بابەتە یەکسەر جێبەجێکە بە تایبەتی لە ناوچە کوردیەکان لە گەڕەکە کوردیەکان ئەمرێکی ڕسمی هەیە بەس نووسراوی ڕسمی نازان بەڵام ئەمرێک هەیە بۆ ئەوەی ئەو گەڕەکانە یان ئەو ماڵانەی نێزیکی فڕۆکان خانەی کەرکووکن فڕۆکخانی مەدەنی کەرکووک بنەوەیەک نەلەوەکان بەپێی یاسا و بەپێی ئەوەی کە ماڵچەند لە فڕۆکانە نزیکە بێ ئیلاجیان کەن چی دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقییان لاەن پێنیدارەکان لە بەغدا ئەمان بە ئیداری کەرکووک وتووە بۆ ئەمە شانسەی ئاب فەلاح یاسیلی
کە قایمقامی بۆ کارەتی کەرکووکە بەداخەوە ئەمەش سەرنجامیان بەرەنجام و لێکەوتەی ناکۆکی ماڵی کووردە جنەخۆ قایمقامی کەرکووک حسەی کوورداوە کوردێکش قایمقامی کەرکووک بوو بەڵام بەهۆی ململانەکانی هێزە سیاسی کوردستانیەکان بەداخەوە ئەم فەرەغە دروست بوو ئێستا تورکمانێک کە سەر بە جەبهەی تورکمانیا تۆم پۆستەیە گرتە بە کورتی 16 ئۆکتۆبەر هەندێک 16 ئاپ هەندێک ماڵ لە منتیقەی کۆبانەیە کە سیتیەشی ئیدارەی کەرکووک بوو بۆ خەڵکە هەژارەکەی ناو کەرکووکرێنیشین و خەڵکی خەڵکێک لی سوودمەند بوو ئەو ماڵانەی کە نێزیک بوون لە فڕۆکخانە بەشێک لەو ماڵانیان ڕوخاند کە ماڵە عەرەب بوون لە بیستی ئابە ئەنجومەنی عەرەبی کە ڕاکان سعید سەرۆکاتی دەکا لە بەرامبەر ئەم کاردانوێن لە بەرامبەر ئەم کارەی کە ئیداری کەرکووکردی نەڕزایەتیان دەربێت زۆر بە توندی دژی فەلاحیەتی و ئەوەش کە لە ناو ئەنجومەنی ناو پارێزگای کەرکووک ئەم کەیسەی لە بەیانیشیان دەرکرد زۆر بە توندی ئیدانیان کردووە وتیان ئەمە لایەنداریە بۆ لایەنێک و دژایەتیکردنی نەتەوەی عەرەبە 2000 عەرەب و تورکمانەکان لە بیستی ئاب ڕێککەوتن لەسەر ئەوەی ئەم کەیسە لە باتی ئەوەی لە جێگای ئەوەی کە ئەو شوێنەی بۆیان دیاری کراوە وەک پارێزگاریان بۆ ڕایکردنی کارەکە یان تاواکردنی کارەکانی فڕۆکخانە هەستان کەیسەکان لە منتیقە جێمە بەستەکە گواستەوە بۆ پەنجەعەلی و شۆرا بۆەوەی ئەم کەیسە دێزە بە دەرخوانە بکەن یان فەوزایەکی دروست ئەو گەڕەکە کوردیانە هیچ پەیوەندی بەوەی هیچ ڕەبتیان بەم کەیسەوە نیە نە پەنجەعەلی نێزیکە لە فڕۆکخانەوە نە شۆرایش نزیکە لە فڕۆکخانە ئەستەن گەڕەکی حەنزەلی کە تورکمان و عەرەبن زۆرتە تورکمان و عەرەبیتە و ئەو منتیقەیەش کە لەوێ کۆبانی پێڵن ئەو ماڵە زێدەڕۆکانی کە دروست کراوە نزیکن لە فڕۆکخانە ئەمانە شوێنی مەبەست بنەوە بۆ پرۆژەکە دەستنیشان کراوە بەڵام ئەمای نگەرانی بەبەردەوام جگە لە فترەیەکی زمانی کەم عەرەب و تورکمان بەکار دەهێنرچی ئەوەی بربەستە ئەوەی کێشەیە یان خاوەنی حەق لە کەرکووک کووردە و هەمیشە عەرەب و تورکمانەکان ڕێکەکەونەوەی چۆن لەم خاوەن حەقە بدەن چۆن لەم پێگەیە بدەن چی عەرەبیش بە نەتیجە کە دەسەڵاتی یەکەم لە عێراق و کەرکووک بە بەشێک لە خۆی زانە هەرگیز تورکمان بە بربەست لە بەردەم خۆی نابینێ بۆی کەرکووک تعریب بکە بۆی دەست بەسەر کەرکووکا بگرێ و ڕەوایەتیەکەش لە ڕەنگە لەمەدا نەبێ یان بربەستێکی ئەو تۆی لەبەرەبێ ئەو مەترسیە گەورەکە بە کورد دەبینێ بۆیە لەگەڵ هەر کەسێک پەیمانی دەکا بۆی کورد پایەماڵ بکە لەمەشا کورد خۆی بەڕاستی گوناحەیەکەوێتە سەر وەکوتم ئێمە بەشێکی زۆری پۆستەکانمان بەجێ هێشتووە بەشێک من گومانم هەیە لەوەی بەڕاستی دیسان کەرکووک جگەلەوەی وەکو لە دەرەوەکو کارتی ململانێ یان کارتی سیاسی بەکاردێ لە ناو خودی کورتخۆشیە کەرکووک ببێ بە بەشێ لە کارتی یاری لێرە مەسەرەن هێزێکی کوردی بەدا ئەگەر وابێ خەتەرە مەسەرەن بەشێک لە تەنەزولات بۆ لایانی بەرامبەر بکە لە کەرکووک لە بەرامبەرەوە لە بەغدا و لە شوێنی ترشتی دەستکەوێ من هیوادارم ئەمە نەبێ بەڵام ئەگەرە ئەمە هەبێ و دەرکەوتەکانیش کە ئەوەی کورد دەرفەتی زۆری هەبوو لە کەرکووک بەڕاستی چۆن ئەڵێ دەرفەتە لە دەستوەکانی لە دوای 16 ئۆکتۆبەر بۆ خۆی بجێڕێتەوە نێیجێڕاوەتەوە هەموو ئەمانە کۆمەڵێک سەرداون وات لەکە ئینسان گومان بکە کە کورتخۆشی و چۆتە ناو ئەم یاری خراپەوە کە چارەنووسی کەرکووچەکان کەرکووچی ناوەندی ململانەکانی کورد و ناوەند بەڕاستی بە نەتیجە بە سلبی بۆ کورد بکشێت باشە ئێستا هیچ هەڵوێستێک نوێنراوە لەلایەن کوردەوە لەوەی کە ئەم بابەتە ڕابگیرێ ئەنیە تا ئێستا ڕوخانەکە بەردەوامە ئەوەی تو ئاگاداری ناگادار بم نەخۆی ئەوەی کە ڕوخاش مەسەرەن بە حساب بووە و بینانی تاو نەکراون و ڕێگە پێدانی ئێستا نوێ نییە بۆ ئەوی خەڵک بینات دروستکاوانە بەڵام ڕوخاندنی هەر خانێک بۆ خۆی کاردانەوەی لێ ئەکەوێتەوە و کۆدەنگێشی گشتی هێزە سیاسی کوردستانیەکانش بۆ ئەم بەرامبەر بە ئەم پیلانجیاڕیا تا ئێستا مەوجود نییە یان لە بەرچاو نییە بەڵام من بێگومانم لەوەی ئەوانەی کە لە ئێستا لە کەرکووک دایانیشن و بە تایبەتیش یەکێتی نیشتیمانی کوردستان بە ماڵبەند و مەکتەب سیاسیەکە ڕۆناکەم لەمای بێدەنگ بن و ئەرکیشە لەسەر شانیان بێدەنگ نەبن و ڕاستیەکان لە هەر شوێنێکەوەن بۆ خەڵکیان ڕوونکەنەوە و سەرکردایەتی شەقام بکەن بۆی بەڕاستی ینی بە نەتیجە شەقام ئەساسە لە هەر حدەسێک لە هەر ڕوودا و گۆڕانکاریە کە دێتە پێشەوە دەبێت شەقام بجوڵێندرێ و سەرکردایەتی بکرێ بەوەی بەر بە هەر نیەتێکی خراپبژیری ئەم بابەتە کاک فەخرەدینانی سیرەکەیم هەر ماوەیەک و ناماوەیەک ئەم بابەتە سەر هەڵەیاتەوە ینی سیرەکەی لە ئەو ناوچانی کە ناوچەی جێناکۆکردن بۆ نمونەوەی کە باسمان کرد ینی عەرەبەکان دێنە ئەو ناوچەیە وەکو جوتیاری عەرەب ئێنە ئەو ناوچەیەوە گێچەڵ بە جوتیارە کوردەکانەکەن و هەندێک جاریش ئەوترێکە فەرماندەی بڵێن ئەو هێزانێ و ناوچێ پشگیری عەرەبەکانەکەن ئەم بابەتە چۆن چارەسەرکرێت چونکە ئەگەر ئەمە خۆتە زانین چارەسەر نەکرێت ئەم جارە پێکادانەکە کەم بۆ لەوانێت جارێکی ترشتی مەترسیدارتر ڕووبات ئەم جارە پێکادانەکە بەدار و بەردووە ڕەنگە جارش بکوێتە ئەمرازی تر بەکار بێ بێگومان
مانەوەیان مانەوە بە هەڵپەسەردراوی کێشەی ناوچەدابڕاوەکان و چارەسەر نەکردنی بەپێی قانون و دەستور ئەمەی کە ڕوەدا چاوەڕانکراوە چی عەرەبەکان منتیقێک لای عەرەب هەیە دەستی بەسەر هەر شوێنەکە گردیان توانی دەست بەسەر هەر شوێنەکە بگرێ پێی وایە ئەم هێزە یان ئەم نەتیجەیە شتێکەکە ینی ڕەوایە بۆ ئەیکا بە ئەمری واقعیانە ئەیکا بە ئەمری ڕەوایە لەلای عەرەب شتێکەیەکی پێی دەگوترێ مەسەلەن عقدێک هەیە یان نظامی پێشوو کە ئەم زەوانەی لە کورد سندۆتەوە بە پێی عقدێک داوەتی بە عەرەبەکان ئەوان ئێستا ئەم عقدەی کە سەردەمی کۆنە بە سەرچاوی ڕەوایەتی ئەزانم بۆی دەست بەسەر ئەم شوێنە بگرن ئەم عقدایان عقدی زراعی یان ئەوەی کە بڕیارەکانی شوونی شیمالی حزبی بەعز کە بەپێی قەراری 29 سەردەمی کۆن ئەمە هەڵۆشایەوە و ئەم ئەگرێبەستانە سەر لەبەریان هەڵۆشایە بەڵام بەدیلەکەی جێبەجێ نەکرا کاتێت و ئەم عقدە هەڵەوەشێنیەوە ئەی بەدیلەکەی کە ئەمە مڵکی ڕەسەنی کوردووە کورد تاپۆی سەردەمی عوسمانی هەیە نەکرا بە قەرار بۆ یەک خاوەنی تاپۆکان ببنە خاوەنی ڕسمی ئەمە باتڵ بێت ئەم ململانەیە ئەمە ماتەڵەکردە بەم کەیسە یاساییە وای کرد ڕووداوەکانی ڕفراندۆم و بە دوای 16 ئۆکتۆبری بەزار هات کورد لە هاوچەشەکان نەیتوانی جوانیاریکا منطقی هێز جارێکی تر ڕەوایەتی وەرەگرێتەوە لە دوای 16 ئۆکتۆبرەوە عەرەبەکان خوان بە مسەیتەر زانی و ئەو جێشێکە لەوێ جێشێکە بەڕاستی هیچ ڕەبتی بە خەڵکی ناوچەکەەوە نیان ڕەنگە فەرماندەیەکی سەربازی بەهۆی دموحاتێکی کەمەوە بەهۆی مەسەلەن جگەل لە ئەنگێزدە ناسیۆنالیستیەکەی و ڕەنگێ مەسەلەن بەهۆی ڕەشەوە بە هەر بارێک لە بارەکان بێ پشتیوانی لە عەرەبەکە بێگومان پشتیوانی لە کوردناکە و لەو ژەلاشەوە حرەکەی داعشی کە حرەکەیشی ناسیۆنالیستی ئاینیە ئەمانش بەشێکن لە هەڕەشە بۆ سەر کورد بە گشتی بەڕاستی پلانجێڕی خێ لە ئاسی ناوخۆ و دەرەوەش بۆی کورد لەو ناوچانە داببڕن ئەمانە درێژکراوی ئەم جۆرە لە پیلانجێڕی و هەستی ناسیۆنالیستەیە کە عەرەبی شیعە سونە بە نەتیجە لە پشتیوان و کوردیش لە بەرامبەر ئەمە بەڕاستی چۆنەڵێ بەرنامەیەکی کۆنکریتی زۆر وازح و زۆر جەریئی بۆ پشتیوانیکردن لە خەڵکەکەی خۆی نەبوو بەداخەوە باش مادەم منطقی هێز ئێستا و خۆتۆڵی بڵێن هێز حکومەکان لەوێ تا چەند گرنگە هەرچەندە گفتوگۆ هەبووە لە ماوەی ڕابردووە تا چەند گرنگە ئەو هێزانەی ئەوێ هێزی هاوبەش بن ینی وا بکرێکە ئیتر ئەوەی کە گفتوگۆی لەسەر کراوە بۆ پێکەنانی هێزێکی هاوبەش بکرێ بە ئەمری واقع لەوێ هێزی هاوبەش زۆر گرنگە بەڕاستی تووشی ئەگەر سبێنێ هێزێکی لیواشی هاوبەش لەو منتیقانە هەبێ کورد هەسکا لەنا ئەم هێزە هاوبەشەیە کوردی تیایان بەشێک لەم سوڵتە هێز ئەسکەریە کە کورد بێ بە تەشید یعنی هەرگیز کوردێک دەستی ناچێتە تاوانێک کە دژی بەرامبەرەکەی بکە بە تایبەت هیچ کامە هیچ ڕەوایەتیەکی لە پشتەوە نییە ینی تۆ کوردێک نهاتوە دەست بەسەر ماڵی عەرەبێکا بگرێ و تۆ بڵێ مادام من کوردم نابێ دەنگ بکەم ئەمە نییە بەڕاستیەکەی بابەتی هێزی هاوبەشیان من بۆ خۆم قەناعەتم بەوەیە ینی کورد دەبێ دەرفەت لە دەستوری ئێستا عێراق لەم وەزعی عێراق وەربگرێ بەڕاستی پێشمەرگەش بکە بە بەشێک لە سوپای عێراق ینی ئێمە نابێ ببیتین ببین بە سەنگەرێکی جیان لە هێزی نظامی عێراقی چەند ئێمە جیابینەوە لە هێزی نظامی عێراقی لەم جێشە ئەوەندە ناوچەی ئێمە بەرتەسک و گەماڕۆی زیاتر ئەدرێ ینی جیاکردنەوە خۆ جیاکردنەوە بە جێهێشتنی سوپای عێراق بۆ عەرەب بە نەتیجە کورد لە پرۆسە سیاسەکە دادەماڵێ بۆیە زۆر گرنگە ئێمە هێزی هاوبەش دروستکەین و پێشمەرگە و سوپای کوردستان بکەین بە بەشێک لەو سوپایە و لە باتی ئەوەی لە بەشێک لە چیاکانی کوردستان کە هیچ زەروری نییە یان لە سایتەرە و لە بەشێک لە دەشتایەکانی کوردستان هێزی پێشمەرگە بارەگای هەبێ بەڕاستی بێک لەو شوێنانە ئەرچی پێ بسپێری کە زەرورە دیفاع لە سنووری کوردستان بکات لەو بەشانەی کە ئێستا ناوچەی جێناکۆکن ئەمە بەچی ئەکرێبەوە کرێ دەسەڵاتی کوردی لە باشووری کوردستان زۆر حەکیمانە بیر لەوە بکاتەوە بارودۆخی ئێستا عێراق چۆن ئەم دەرفەتە بقۆزێتەوە ینی ئەگوترێ پیاوی دەرفەت ئێمە دەبێت پیاوی دەرفەتمانە بە سیاسی دەرفەت ئەوەمان هەبێت کە چۆن بتوانێت دەرفەت بەکاربێنێ بۆی پێگەی کورد لەناو عێراق لاواز نەکەون نەبین بە بەشێک لە کێشە ئەگە ببین بە بەشێک لە کێشە زیاتر گەمارۆ ئەدرێن ڕەنگە فاکتەری ئەقلیمیش هاوکاری و یارمەتی دەربێ بۆی کورد زیاتر لە مەگەمارۆ بدرێ دەست خۆش بۆ بەڕێز فەخرەدین محەممەد کە بەڕێزیان چاودێری سیاسین ئەمڕۆ ڕاستە و خۆ لە ستودیۆ لەگەڵ ماناوی بە خێر بی مادومان کردی.